دۆستێکی خۆم بۆی باس کردم ماوەستای ئاینیە ئەهلی سیقە و مەوسوقو بهیە وتی واللهی تووشی نەخۆشینێک بووم زۆر ناڕەحەت بوو زۆر بێتاقەت بووم کە ئابە و نەفسی بوو لەگەڵ ئەوەشە ئازاری مەعیدە و ئازاری گیان زۆری بۆ هێنابووم ئەچوومە لای دکتۆر ئەچوومە لای حەکیم ئەچوومە لای دۆست ئەحباب هەر کە شتێکیەوەت بەڵام چارەسەرم نەبوو ئینجا کە ئابە و نەفسەکە وای لێ کردوم خەریک ئینتیحار مەکرد بەڕاستی جارێک لە جارانێکێک لە ئەولیای ئومەتی ڕەسوول الله ئەولیای وڵاتی کوردەواری خۆمان حەزری شا عوسمانی بیارە هاتە خەوم لە خەوما لە خزمەتیا بووم وتم قوربان نەخۆشم ناڕەحەتم ئەوەتە خەریکە ئینتیحارەکەم چارەسەری من چییە؟ فەرمی ڕۆڵە زۆر شایەتومان بێرە بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله زۆری ئیستیغفار بکە ئیستیغفار چارەسەری هەموو دەردێکە تی واللهی لەگەڵ کۆمەڵە عیلاجی ترا کە بۆی دانام بۆ چارەسەری مەعیدەکەم تی واللهی لە پاشان کە خەبەرم بووە و بەگوێی ئەو زاتم کرد و دەستم کرد بە ئیستیغفار واللهی هەتاکو ئێستا نە کە ئابم ماوە نە نەفسیم ماوە نە نەخۆشینی مەعیدەشم ماوە ئازیزان و خۆشەویستان ئیستیغفار صیفەتی صالحان و خواناسانە ذاتێکی وەکو حەزری شا عوسمانی بیارە خوای گەورە دەرەجەی عالیکە جزای باتەوە لە بەرتی پێغەمبەری خوا دکتۆری ظاهیر و باتنی ئەم میلەتە بوو میلەتی موسڵمان ئیماندار هەموو قەرزارێتی بەڕاستی سەیرەکەی لە خەویشە چارەسەری دەردەکانەکە ئەمە عیززەتێکە خوا پێیاوە کەرامەتە خوا پێیاوە بۆیە بەڕاستی ئەولیا و صالحان و خواناسانی ئێمە دۆستانی خوا هەمیشە وەسیەتیان تەوسییان ئەوە بووە بەوەی کەوا پێغەمبەری خوا کردوێتی سەحابەی پێغەمبەری خوا کردوێتی پێغەمبەری خوا ئەفەرمێت من لزم الاستغفار جعله الله من كل ضيق مخرجا هەر کەسێک بەردەوام بێ لەسەر ئیستیغفار ئەوە خوا لە هەموو ناڕەحەتێک ڕزگاریەکە خوا لە هەموو نەخۆشیێک ڕزگاریەکە خوا ڕزق و ڕۆزیەدا بە شێوازە خۆشی نازانێت چۆنە بۆیە بە عەقیدە